هەشتی مارس تۆ یەک ڕۆژ نیت هەموو ساڵیت، تۆ یەک وشە و یەک کتێب و یەک گڵۆپ و یەک نیگار و یەک تابلۆ نیت. گەر دقیقەیەک دیار نەبی ساعات دڵی ئەوەستێت و ماڵ کوێر ئەبێ و پەلکە گیای ساوا ئەمرێت و شقام ئەگری و باڵندەکان ڕەشە پۆشن و شەعریش بۆ خۆی هەڵەوەرێ. تۆ بە تەنها بای بارانی هەشتی مارس نیت، ئەی قڵۆپی خوێنی هاوین و پرچی شەوانی پاییز و کڵۆی بەفری خۆشەویستی. گەر تۆ نەبی ئەبێ کێ بێ؟ ژن 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 تۆ ژیانی. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش. زۆر بەختەوەرم کە بە بەرنامەیەکی تری دیدار و ڕابەوە ئەبمە میوانی ماڵەکانتان. هەر وەکو ئاگادارن دوێنێ هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان بوو. هەر بەم بۆنەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی تەواوی ژنان و پیاوانی ئازادی خواز دەکەم و هەر لێرەشەوە هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ گیانی پاکی ئەو تێکۆشەرانەی کە لە پێناو ئازادی، بەرابەری و بەختەوەری ئینساندا گیانی ئازیزیان بەخت کرد. بەڕێزان، تەوەری بەرنامەی ئەمڕۆشمان بابەتێکە لە ژێر ناوی تەنیا ڕۆژێک بۆ فریودانی کشانی حەوا کە تایبەت بە ڕۆژی هەشتی مارس نووسراوە و باس لە کێشە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان دەکات بەرامبەر ژن. لە نووسینی بەڕێز شێرزاد حەسەن. هیواداریم کە ئەوەش کاتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەکەمان لەگەڵمان بن. فەرمون بۆ بینن و بیستنی. تەنیا ڕۆژێک بۆ فریودانی کشانی حەوا. هەشتی مارس بۆ هەر خەڵکێک و نەتەوەیەک مانایەکی کەم و زۆری هەبێت، بۆ ئێمەی نیشتەجێ لە ڕەشهەڵاتی ناوەڕاست ناتوانێت خەمی تاکە بێوەژنێک و تەنیایی قەیرە کچێک بڕوێنێتەوە. هیچ بەروارێک و بۆنەیەک قەرەبووی ئەو ئازار و ژان و ستەمە ناکاتەوە کە کچان و ژنانی ناو مەملەکەتی نێرەکان بە درێژای ژیان و مێژووی خۆیان دێچێژن. هەر بەڕاست لە کۆنەوە گوتراوە کە هەموو دنیا کراوەیە و ماڵی پیاوانە. بە تەنها یەک ماڵیان خان و کە پتر لە زیندان دەچێت هی ژنان و کچانە. گەرچی سەنەد و تاپۆ ڕەشکەی لەناو گیرفانی پیاوەکانە. بەواتە خانمان لەناو ئەو ماڵەشدا کرێگرتە و کرێکی پیاوانن. لەوەش قەباحەتر و ناشرینتر هەر هەموو ژوورەکان هی پیاوانن. بە ژووری نووسنیشەوە کە گوایە بۆ خانمان ڕازاوەیە. دیارە مۆبەخ ئاشپەزخانەش کە ژنانی کەیبان و تیادا دەسووتێن هەر وەک ژۆری خەوتن شانشینی پیاوانە بۆ چێژبردن. وەلێ لەسەر تەختی خەوتن ژنان تا هەنووکەش پتر لە بووکەشوشەکانی سکس دەچن یان تەنەکە و سەتڵی خۆڵ و خاشاکی شەهوەتی مێردەمۆنەکان، نەک بنیادەم و ژنانی سەرمەست بە سۆز و عشق. تارخانکردنی ڕۆژێک و بگرە مانگ و ساڵێکیش ناتوانێت ئەو مێژووە پڕ لە ستەم و چۆسانەوەیە بسڕێتەوە یان کاڵی بکاتەوە کە خودی هەر هەموو بزاف و گوتار و ڕابوون و هەڵگەڕانەوەی فەمینیستەکانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بۆ ماوەی چەندین سەدەیە بە جۆرها زمان و شێوە و بە ئامرازی جیاواز تێدەکۆشن تاک و بنبڕی بکەن، بە تایبەتی ئەو خانمانەیە کە خۆیان بە ڕادیکاڵ دەزانن کە گومانی قوڵیان لە کوێ میراتی فکری و کولتوری مرۆڤایەتی هەیە کە هەر هەمووی دەستکردی پیاوە و هەر بۆ خۆشی و بەرژەوەندی خۆی دروستی کردووە کە دیارە خودی زمان لەلایەن باوکە ئەدیبەکانەوە قۆڕ کراوە کە بووەتە بۆتە و هەڵگری ڕۆحی ستەمکار و دەسەڵات خوازانەی نێرەکان. هەڵبەتە ئەوەشمان لە یاد نەچووە کە لە هەموو دنیادا بۆ زمانی هەر نەتەوەیەکی جیاواز زمانی دایک بووەتە ناسنامەی منداڵەکان کە وەک هەر شتێکی دیکەی زگماک و خۆرس دەبێت بە مۆرکی هەمیشەیی. بەڵام خودی ئەو زمانە بار دەکرێت بە هەموو ئەو تین و تەوەژم و کود و ڕەمز و هێما و مانە و میراتە فکری و ئەکتیک و ڕۆحی ستەم و نامرۆڤانەی پاتریەرەکان کە خودی نەخشەی ژیانێکی نایەکسانی و جیاکاری لەسەر ئاستی ڕەگەز و تخم لە ناو هەناوی ئەو زمانەوە سەرچاوە دەگرێت
کە ئەیدی لەوە دەشۆرێت زمانی دایکێ زەبوونەکانی ئێمە بێت. آخر کە نێرەکان یاسا و ڕیسا و شەرعیاندا دەڕشت و دەنووسیەوە، یەک ژن لەناو ئەو ئەنجومەنی نێرگەل و کەڵەگایانە بە میوانیش بانگێژ نەکرابوو. هەڵبەتە لەمڕۆکەدا کۆمەڵێک لە پیاوان کە بە ژمارە کە من بوونەتە خەمخۆری ڕەسەن و ئەمەکدار بۆ بانکەشەی ئازادی خانمان. لە تەک ئەو پیاوانەی کە دروشمی یەکسانیان بەرز کردوێتەوە کە ڕەنج دەدەن لەسەر بنەمای ڕەگەز جیاوازی لە نێوان مێینە و نێرینە نەکرێت. بەڵام بە بەراورد لەگەڵ ملیۆنهای دیکە کە بڕوای بە نایەکسانی و جیاوازی هەیە، هەردوو تای تەرازبۆکە زۆر لا سەنگ و سرەوژێرە. هەڵبەتە لە نێو هەندێک نەتەوە وڵاتدا ئەو تێکۆشانە بەرهەمی هەبووە لەسەر ئاستی ژیانی ئابووری و ڕامیاری و کۆمەڵایەتی و فەرهەنگی. بەڵام گەر ڕاستکۆبین هێشتا دەسەڵاتی ستەمکارانەی باوک سالاری یان پیاو سالاری هێز و هەژمونی خۆی زاڵ کردووە و تا هەنووکەش پیادە دەکات، چ لە خۆراوا و چ لە خۆرهەڵات. بێ سڵکردنەوە دەڵێن کە لە ناو کایەی سیاسەت و ئاین و سەرمایەگوزاری و کولتوریدا هێشتا پیاوان زاڵترن و کەمترین پانتایی و هەلوو بوار و زەمەنەسازی بۆ خانمان خۆش نەکراوە کە بێتە مەیدان و ببن بە کارەکتەری سەرەکی ناو ژیانێکی شکۆمەندانە. هەر بۆ نمونە 99% سەرمایەی دنیا هی پیاوانە، 1% سەرمایەی دنیا لای خانمانە. دیارە لە ناو کایەی ئاین و ڕامیاری و پەروەردە و کۆی خانە و کایەکانی دیکەی چالاکی مرۆیی هەر ئەوان سەردەستە و بڕیاردەرن بە پێوانە و ڕێژە هەرە زۆرەکەی پیاوانن نەک ژنان. ناوبڕێک و کورت و دێمە وڵاتان. ئەوەیان چ ڕۆژێکی ڕەشە کە ساڵانە لە 8 مارسدا خەڵکانێک گوڵ دەبەخشنەوە و ئاهەنگ ساز دەکەن کە بە ملیۆنها لە ژنان لە ماڵەکانی خۆیان زیندانین، جا چ کۆشکنشین بن یان کەلاوەنشین یان ئاوارە و ماڵ بە کۆڵەوەن دەرەنجامی ئەو جەنگانەی کە پیاوەکان بە ناوی کڕینەوەی ئابڕووی تکاوی خوددا یان درۆی خۆشەویستی نیشتمان و یان بە ناوی نەتەوەپەرستی و خەڵک و خاکپەرستی لە ڕەشهەڵاتی ناوەڕاستدا نەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرپایکان کردووە. هاوکات بە ملیۆنهاش ئاوارە و دەوارە نشینن، تەلاوە و کوشتەی کۆچ و ڕەوی ملیۆنین کە بەرهەمەکەی ئاوەدانکردنەوەی گۆڕستانەکان بووە. کاولکاری و دۆزەخ سازکردن و گۆڕینی مەملەکەتەکان کە بوون بە قەسابخانە و شێتخانە و بەندیخانە و خەستەخانە کە تیادا هەرزانتری شت مەرگی مرۆڤ خۆیەتی، کە دوجار باجەکەشی ژنان و منداڵان دەیدەن و دەبن بە سووتوی جەنگ و پێخۆست و قوربانی. هەڵبەتە هەروە بووە پیاوەکان شەڕ دەنێنەوە و جەنگە خوێناویەکان بەرپا دەکەن. لە ئاکامدا ژنان ڕەشپۆش دەبن و ناچارن بەوەی کە بێوەژن کوشی بکەن و کشەکانیش پرچی سپی بهۆنەوە. هێشتا کە لە دنیای ئێمەدا ژن کانگا و سەرچاوەی فیتنە و ئاشوب و ئاژاوەیە. بە سەدها مەلاو ئاخوند لەسەر مینبەرەکان لە سەدەی 21دا ئەم وێنە و تابلۆ ناشرینە بەسەر خەڵکی و پیاوەکاندا پەخش و بڵاو دەکەنەوە. فەمینیستە ڕادیکاڵەکان لەوە تووڕن کە لە هەر سێ کتێبە ئاسمانیەکاندا ئەوەی خودی ئادەمی باوکە کە پێش حەوا دەخڵقێت، گوایە حەوا لە پەراسووی چەپی ئادەم دروستکراوە کە خواریشە. بۆیە هەمیشە دایکم دەیگوت کوڕەکەم ئێمە یەکشانی حەوا گونەهبارین کە دایە گەورەمان وای کرد بەهەشت بدۆڕێنین.
لە پەراسوویەکی خوار دروست بووین و مەحاڵە ڕاست بینەوە. بە ملیۆنها لە ژنان و پیاوانی سەر ڕووی زەمین بە ڕیز و ترسەوە بڕوایان بەم خورافات و خەیاڵە ناشرینە هەبووە. بە درێژایی مێژوو دیارە هەنووکەش لە جیهانی ئیسلامی و عەرەبی هێشتا کە ئەم وێنە ناشرینە لە خەیاڵدانی خەڵکانی ئێمەدا ماوە و لە چوارچێوەی زێڕیندا هەڵدەگیرێت و بە دیواری ماڵەکاندا هەڵدەواسرێن کە بەیانیان کار و ئەرکی کچان و خۆشکان و دایکانی ئێمەیە کە بە فرمیسکی چاوان شوشەی سەر ئەو تابلۆیە ناشرینە پاکەنەوە کە حەقایقی ڕسوایی خۆیان دەگیڕێتەوە. لە ڕۆژگاری داستانی 1001 شەوی شاهزادەوە تاکو ئێستا دیسانەوە ئەوە ئادەم بووە کە ناو لە شتەکانی دەوروبەری خۆی دەنێت، ناونانی هەر هەموو ئەو شتانەی کە لەسەر زەمین و ئاسمان دەیان بینێت. داخەکەم کارەسات ئەوەیە کە سەرەتا حەوا خۆی نازانێت لە پێناو ڕوانەوەی تەنیایی ئادەم خوڵقەوە. هەر خودی ئادەم خۆی ئاوڕێک لە حەواخان دەداتەوە و پێ دەڵێت خانمی خرتێ لەم ڕۆکەوە تۆش ناوت حەوایە ناوبڕێک. ئەلێرەوە کارەساتی خانمان دەست پێ دەکات کە هەر لە سەرەتاوە خۆیان نازانن لە پێناو چی دروستکراون. لەوەش کوشندەتر ئەو مافەیان نەبێت ناوێک بۆ خۆیان بدۆزنەوە وەک دایکە حەوا کە حەقی نەبووە نەک خۆی ناو لە خۆی بنێت، نەمافی ئەوەشی هەبووە وەک ئادەمی دڵخوازی ناو لە دیاردە و شتەکانی دەوروبەر بنێت. بیرمان نەچێت کە گەورەترین سوکایەتی بۆ من ئەوەیە کە لە هەموو دنیادا تا هەنووکەش کچان و کوڕان بە ناوی باوکیانەوە یان مێردەکانیانەوە بانگ دەکرێن. ئەوەی ئەو مافەش دەدات بە ئادەم کە ناو لە شتەکان بنێت و بگرە خۆی فێر دەکات و بەدەم زمان پژانەوە زار هەڵبێنێت خودی یەزدان خۆیەتی. چەش لەوەی کە حەوا دەکرێت بە ڕەمزی فریودانی ئادەم بە یارمەتی و تەفرەدانی شەیتان بۆ حەوا کە ئەو وێنەیەش زەق و زاڵ دەچەسبێت کە بووەتە یاوەری شەیتان بۆ دەستخەڕووکردنی ئادەم کە هەڵبەتە دەکرا حەوا ببێت بە نمونەیەکی ئازایەتی و یاخیگەری و قەدەغەشکێنی کە یەزدان خۆی دەستی نەگرتووە. چونکە ئیدی حەوای سەرکێش و دڵئازا حەز بە ئەزمموونێکی تازە دەکات کەچی لە خەیاڵدانی مرۆڤایەتی بووە بە ڕەمز و سمبۆلی فیتنە و فریودان نەک سەربەستی کە ئەوەش بۆ خۆی کاری نێرەوز و پیاوەکان بووە کە وای بەهۆنەوە لە کاتێکدا یەزدان دەیتوانی دەستی ئادەم و حەوا بگرێت و نەهێڵێت دەست بۆ میوە حرامەکە ببن. بەڵام دەکرێت وای شی بکەینەوە کە یەزدان حەزی بە گەمەی ئازادی و سەرکێشی کردووە کە بە ملیۆنها ئایندار خۆیان لەم وێنە پاک و جوانە دەدزنەوە و پشت لە حکمەتی ئیلاهی دەکەن کە ڕەنگە و دەکرا مرۆڤ بیکات بە سەرمەشقی سەربەستی نەگوناهباری. بەڵام پیاوانی ترسنۆک و تۆقی و لە جوانی و سەرکەشی و سەرکێشی ژنان و کچان هەر دەبوو بەم چەشنە ڕاوەی بکەن و دایکە حەوا و کچەکانی بکەن بە کەتنکەر و خاوەنی یەکەمین گوناه لەو ساوە و بۆ هەتاهەتایە. ئایا هەشتی مارس کە یادە ڕۆژی ژنانە لەسەر زەمین توانیویەتی ئەم وێنە ناشرینە لە خەیاڵدانی ملیۆنها بسڕێتەوە بە تایبەتی لەم دەڤەرەی کە ناوی ڕەشهەڵاتە یان جیهانی عەرەبی و ئیسلامی؟ من بگومانێکی گەورەم لە دڵدایە. بیرمان نەچێت کە ئیسلامی سیاسی بە درێژایی سەدەی 20 نەخشە و ئەندازە سازیەکی هێنایەکایەوە کە بێژگە لە فوبیا و ترس و تۆقین لە ژنان هیچی دیکەی نەبووە کە مەرجە بزانین ئەو وێنە ناشرینەی بۆ ژنان کرد بە وێنەیەکی زاڵ و ئەزەلی کە چەندها سەدە و سیاساڵی گەرەکە و دەیەوێت کە کەمەکێ کاڵتر بێتەوە. ڕێک لەوە دەچێت کە خودی ژن یان گیانی کە بە ئەورەت ناوزەت کراوە و من و تۆ لەو دەواازەیەوە بووین بە میوانی ئەم دنیاە، ئەم دامێن و کانگای ژیان و سەرتۆپی هەر هەموو چێژەکانیش وەها تەرسناک وێناکراوە کە لە سێگۆشەی برمودا دەچێت کە کەوتووەتە ناو ئەقیانوسی ئەتلەنتیک. گوایە گێژەنێکی زێدە قوڵ و دەریالوش و تەرسناکە کە هەرچی کەشتی و گەمی و پاپۆر هەن کە نزیک دەبنەوە قوتیان دەدات و
هەڵیان دەلووشێت. بگڕە فڕۆکەکانی ئاسمانیش کە بەسەر ئەو سێگۆشەی برمودایە تێدەپەڕن بە هەر هەموو سەرنشینەکانیانەوە لە ناو خۆیدا نقمیان دەکات و هەرگیز نادۆزرێنەوە. لەمڕۆکەدا ئەم وێنەیەی کە لەلایەن ڕەهبەرانی ئایندارە تۆندڕەوەکان بۆ خانمان ڕەسم کراوە زۆر تەرسناکترە لەوەی خەیاڵی ئیبلیسیش بیگاتێ. ناوبڕێک و دێمۆلەتەن. هەشتی مارس بۆ هەر خەڵکێک و نەتەوەیەک مانایەکی کەم و زۆری هەبێت، بۆ ئێمەی نیشتەجێ لە ڕەشهەڵاتی ناوەڕاست ناتوانێت خەمی تاکە بێوەژنێک و تەنیایی قەیرە کچێک بڕوێنێتەوە، یان فرمیسکی کچۆڵەیەکی برسی و بەستەنی فرۆش بسڕێتەوە لەسەر شەقامێکی سیخناغ بە ماشینی دوا مودیل کە ڕەنگە چاک و ئێوارەیەکی تاریک هیچ خواپێداوێک بەڕێکەوت جامی ماشینەکەی دا نەناتەوە و مهرێک بنوێنێت. لەمڕۆکەدا هەشتی مارس چی پێدەکرێت کە لەسەر ئاستی هەر حەوت کەشۆرەکە قازانجی بازاری لەشفرۆشی لە هیچەکی کۆکوژ و تفاقی جەنگ یەکجار زۆرترە، کە لەمڕۆکەدا کەس لە ڕۆژاوا بە لەشفرۆش و سۆزانی و قەحبە ناویان نەبات، چونکە شوورەیە، بەڵکو پێیان دەگوترێت کۆیلەی سپی کە خۆی هەڵگری مانایەکی ناشرینترە. چیرۆک و ئەفسانەی ئاسمانی و سەرزەمینەکان سەبارەت بە مێ هەر چۆنێک بن مێژوو سەلماندوویەتی کە مرۆڤایەتی بەگشتی کانیا و سەرچاوەکەی ژن بووە. هەرچی شتە جوان و ئەزمونە گەورەکانی ناو ژیان و بوون و هەن پشکی ژنان تیادا زۆرتر بووە، کەچی پشکی لە ئازار و کارەسات و فرمێسک و خوێن و ئارەقە و ڕەنجی بەباچ و پتر بووە. ئەو کاتەی خانمان بە دەستێک لانکە و بێشکەیان ڕاژاندووە، بە دەستەکەی دیکەیان هەر هەموو دنیایان ڕاژاندووە. کانگا و سەرچاوی خۆشەویستی بووە، کەچی ڕق و کینە و مەرگەموشی چنیوەتەوە. هیچ شتێک نییە ڕنگ و بۆن و دەنگ و تامی خۆشی ژنان تێدا نەبێت. ئیلهام بەخشی داهێنانی ناوازە بوون، کەچی هێشتا ئێمەی پیاو بۆ خۆمان نەمانتوانیوە ژنان وەک خۆیان بناسین، پەتر وەک بۆنەوەرێکی سیکسواڵ دەیان بینین نەک مرۆڤ، کانگای هەوەس و شەهوەت و بەس. ژن نەزۆک بێت یان سکوزا بکات پشکی زۆری هەر هەموو خەم و بەرپرسیارەتی بەخێوکردن تاکو ساڵانێکی دوور و درێژ لە ئەستۆی ئەودایە. هەشتی مارس چی لەو ملیۆنها ژنە دەکات کە شەوانە بە زۆردارەکی لەلایەن مێردەکانیانەوە ئەتەک دەکرێن؟ ئەوەیان لە دنیای ئێمەدا تیرۆرێکی دەستەجەمعی و گشتگیرە و بە ناوی شەرع و یاسا و ڕیساوە پیادە دەکرێت، بگرە بە ناوی ئاسمانەوە. ئاخر دوجار گوتمان حەوا لە پێناو ئادەم خوڵقاوە نەک پێشەوانەکەی. ئادەم کە هێشتا لەسەر ئاسمان بووە، نەک ڕاوچی بووە و نەجەنگاوەر، بەڵام لە تەک حەوادا سزا دەدرێن و تووڕ هەڵدەڕێنە سەر زەوی. دوای سکوزاری دایکە حەوا بێچوویان نەبێت، کەچی قابیل دەستی دەچێتە خوێنی هابیلی برای و دەیکوژێت، گەرچی هەر هەموو ئەم ئەستێرە نازدارە میراتی خۆیان بووە. هەڵبەتە سکسوتانەکەی هەر بۆ حەوا بووە. لەو ساوە تاکو ئێستا فەرزەندەکانی ئادەم وازیان لە جەنگ نەهێناوە و بەردەوامیش ڕاوچی بوون. یەکێک لەو خۆخراپانەی ئەو سوار چاک و ڕاوکەرانە ڕاوەژن بووە. جاچ لە میانەی جەنگەکان بوو بێت کە لەسەر وەختی داگیرکردنی وڵاتان کردوونی بە کۆیلە و کەنیزێک، یان لە کاتی ئاشتیدا کە لە بازارەکاندا وەک کۆیلەی سپی کڕیونی.
ئایا بەڕاست شوورەیی نییە کە تاکە یەک ڕۆژ بدەین بە خانمان کە زۆرێک لەوان 365 ڕۆژ لە ساڵێکدا دەتلێنەوە؟ چ بە بیانووی ئاهەنگ و شادی بێت یان بە ناوی ڕۆژی ژنان؟ کەچی هەر ئەمڕۆ بە ملیۆنها ژن لە پرسەی نەبراودا گەرمەشین و واوەیلا دەکەن و شیوەن دەگیڕن کە بەدەم گریە و زار و داد و فۆغانەوە عەرشی فەلەک دەلەرزێنن، کەچی دڵی پیاوە دڵبەردینەکان نالەرزن لە جەنگەکان بەرپا دەکەن و ناسرەون. هەرگیزە و هەرگیز. چ سەیرە کە لەوەتەی ئێمەی مردمگەل هەین بە ئادەمیزاد ناوزەن دەکەین نەک حەوازادە. هەر هەموو شتەکان مڵکی پیاوەکانە، بگرە مەرگ و ژیانیش بەدەستی ئەوانە. خواهانە و شاهانە فەرمان و سزا دەردەکەن، جەنگەکانیش بە فەرمانی ئەوان بەرپا دەکرێن. بەڵام کە ماڵ ئاوای لەم دنیاە دەکەین بە ناوی دایکمانەوە تەڵقین دەدرێن، نەک لەبەر ئەوەی کە من و تۆ کوڕی دایکمانین. هەرگیز. بەڵکو گومان و ترسێکە لەوەی نەکا پلکەزاری دایکم و دایکی تۆی چەلەنگ فێڵیان لە پیاوێکی دیکە خواردە بێت و نەک باوکانی خۆمان. من بۆ خۆم زۆر جاران شەرمی لە خۆم دەکەم و تەریق دەبمەوە کە سەر بە توخمی ئادەمیزادانم. ئاخر پشکی ئێمەی نێرینە لە پیسکردنی هەوا و ئاو و خاک پشکی شێرە. ئەم ئەستێرەیە بەدەستی ئێمە بۆگەنی کردووە و وا بڕوات دەکوژێتەوە. گوایە مرۆڤ جێگیر و خەلیفەی خودایە لەسەر زەمین. دەی باشە ئەگەر دڕندەی خوددا بووایە چوو وێرانە خاک و کاولکاری و خوێنبارێنێکی دیکەی ساز و گەرم دەکرد. بەڵام ناشزانم ئاخۆ چۆن دەبووم گەر سەر بە توخمی حەوازە دەبوومایە. بەڵام دڵنیام کە تووڕە و غەمگین و یاخی دەبووم. بۆ هەمیشە لەو میوە قەدەغەکرا و حرامانەم دەخوارد کە بۆ یەکەم جار دایکە حەوای نەبەرد و سەرکێش و دڵ ئازا و یاخی دەمی بۆ برد. هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین با ڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی ماسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبا بە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی کە و ژند و بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەی ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی ئازیزان و بینەرانی خۆشەویست،
بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامرانیتان دەسپێرین.